لە 30 ئازار بۆ 14مین ساڵی لەسەر یەک. پێشبڕکێی نێودەوڵەتی پرۆژەکان ناسراو بە ئینپۆ بەڕێوەچوو. لەو ڕۆژەدا 800 قوتابی بە 409 پرۆژە بەشدار بوون. لیژنەکانی هەڵسەنگاندن و دادوەری سەرجەم پرۆژەکانیان بەسەر کردەوە و وادەی ئاشکراکردنی ئەنجامەکانیان بۆ 13 نیسان دواخست. سەرنجام ڕۆژی وەرگرتنەوەی ئەنجامەکان هاتوو. قوتابیان بەتاسەوە بۆ چنینەوەی هەوڵ و ماندووبوونەکانیان چاوەڕێ بوون. کۆلێژەکانی یونایتد ساینس وەک نەریتەی هەمیشەی خۆمان هەوڵمانداوە بە باشترین شێوە ئاسی زانستی خوێندکارەکانمان بەرز بکەینەوە و لە 30 ئازاری ئەم ساڵیشدا خوێندکارەکانمان بەشداریان کرد لە 14مین ئۆلۆمپیاد ئینپۆ کە لەلایەن کۆلێژەکانمانەوە ئەنجامەدرێ. لەو ئۆلۆمپیادەدا زیاتر لە 400 پرۆژەی زانستی بەشداری تیاکردواتە زیاتر لە 800 خوێندکار پرۆژە زانستیەکانی خۆیانیان لە چەندین بواری جیاوازە پێشکەش کرد. ئەمڕۆ ئێمە لێرە ئامادەی بانبەستی پێشکەشکردنی مەدالیای زێر زیو لەگەڵ برۆنز بەسەر خوێندکارە سەرکەوتوەکانە کە زیاتر لە 250 پرۆژە پرۆژەی زانستی خەڵاتیان پێشکەش ئەکرێت و هەروە ئەم پرۆژانە لێرە کۆتایی پێ نایە. خوێندکارەکانمان لە دوای ئەم ئاهەنگی خەڵاتکردنە پرۆژەکانیان پێشکەشی وڵاتانی دەرەوەکەن وەک وڵاتەکانی ئەمریکا، ڕۆمانیا، هەنگاریا و لەبێش هەوڵ ئەیەن کە بتوان ئاستێکی زۆر باش پێشکەشکەن و سەری خوێندنگەکەیان و وڵاتەکەیان و بەرزکەنەوە دڵی هەموو لایەکمان بە سەرکەوتنەکانیان خۆش بکەن. بەڵێ سەبارەت بۆ بابەتش ئێمە لەگەڵ چەند کەسایەتیەکی سەرمایەداردا قسەمان کردووە لە ساڵی ڕابردووشە چەند سەرمایەدارە خۆشبەختانە ئامادەی خۆیانیان دەربڕی کە پاڵپشتی تەواوی ئەم پرۆژانە بکەن. دەستخۆشی بۆ کەناڵەکەتان هیوای سەرکەوتن بۆ کۆلێجەکانی یونایتد ساینس دەخوازم. بەڕاستی ئەتوانم بڵێم وەکو یەکێک لە ئەندامانی لیژنەی دادوەری وەکو هەڵسەنگاندنی ئێمە بۆ پرۆجێکتەکانی ئەم کۆلێجە هەتا ڕادەیەکی زانستی باش لە ئاسێکی زانستی زۆر باشا بوون. هیوادارین ئەم پرۆژانەیان بەردەوام بێ لە ساڵانی داهاتوە برەو بە پرۆژەکانیان بن کاری باشتر بکەن. هیوادارین هاندان و تەشجیع بۆ خوێندکارەکانیان بەردەوام بێ. بەڕاستی خوێندکاری بەهرەمەندیان تایە. هیوادارین ئێمەش بگەینە ئاستی زانستی وڵاتانی پێشکەوت و لە داهاتوودا. لەبەرەوەی کە کورتاکی بەهرەمەندی زۆرە ئێمەش وەکو وڵاتانی تری پێشکەوتووی جیهان هیچ بەدەرنی لەو توانە شاراوانە کە لە تاکەکانمان نەبوونی هەیە. بۆیە زۆر پێویستە ئەو هەماهەنگی و پاڵپشتەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد بەرامبەر خوێندکارەکانمان بیخەینە گەڕ هەتا بتوانین توانە شاراوەکانیان دەرخەین بیانکەین بە تاکێکی بەهرەدار بۆ دوا ڕۆژی کورت. ئەتوانین بڵین لە خوێندنگە حکوومیەکانیشە ئەم جۆرە بەهرانە لە خوێندکارانە هەیە بەڵام لەوانەیە بەداخەوە تا ئێستا ئاشکرا نەبوو بێ پەیمان پێ نەبردبێ بەهۆی ئەوەی کە تواناکان کەمن هاوکاریەکان کەمن لایەنی مادی لە ئاستی حکوومیان کەمترە بۆیە نەتوانراوەکو پێویست بایەخ بە تواناکانی ئەو خوێندکارانە بدرێ. بەڵام هیوادارم دڵسۆزانی بواری پەروەردە خەمخۆرانی بواری پەروەردە لە داهاتوودا زیاتر هەوڵ بن بۆ دەرخستنی توانە شاراوەکانی ئەو خوێندکارانی کە بەهرەمەندن لەسەر ئاستی خوێندنگە حکوومیەکانی هەرێمی کوردستان. ئەمانەی یونایتد ساینس پرۆژەی زۆر جوانی تیا بوو. ئەتوانم بڵێم زۆر پرۆژەی بە سوودی تیا بوو. ئەکرێ هەندێک لەو پرۆژانەی کە ئەتوانین سوودی لێوەربگرین کە سوودی بۆ کۆمەلگاکەمان هەیە بخرێتە بواری جێبەجێکردنەوە. ئەگەر ئێستا بە من بوترێ ئەڵم پێویستە هەندێک لەو پرۆژانە بخرێتە بواری جێبەجێکردنەوە تا سوود بە کۆمەلگای کوردی بگەێنێ. هەبووە یەکەم دانە پەینتە ڕۆبۆت، دووەم پرۆژە فینگەر پرینت پەی، دووەم پرۆژە فینگەر پرینت پەی لە مەکتەبی سەرەتاییەکانی کوردە. سەدام قوتابی لە کۆلێژەکانی یونایتد ساینس پاش ئامادەکردنی پرۆژەیەک بە هەوڵ و شەونخۆنی چەندان ڕۆژیان ئێستاکە دوای 15 ڕۆژ لە شاوەڕوانی هاتوونەتەوە بەرەنجامی هەوڵەکانیان ببینن. ئەم قوتابیانە چاوەڕێن بزانن پرۆژەکانیان گۆڵد یازی و یا بڕۆنزی بەدەستێناوە. بۆ چاوەڕێکی پرۆژەکە چی بەدەستێنێت؟ بەخێر بێن وڵا ئیشەڵا چاوەڕێی باشترینین چ خۆمە حازر کردو بۆ ئەوی مەدالیای گۆڵد بێنێ بەڵامی تر جارێ نەزانراوە ینی بڵێن چی وەڵا بۆ گۆڵ حازرە بڵێن بەتاشی دێمە هەوڵی تاوی خۆمان ناو هەرچیە گوێرگرین پێ خۆشحاڵەبین پێی و هیوادارین پێشکەوتنی زیاتر پێکەوە بینەرە بین بزانین ئەنجامی ئەم قوتابیانە چییە بێت. بینەرمان بن. هەستێکی زۆر خۆشمانەیە کە توانیمانە لە ئۆلۆمپیادێکی ئاوا گەورەیە مەدالیایەکی ئاڵتوونی بێنین و ئێمە هیوادارین لە داهاتووە بتوانین شتی زیاتر بکەین
و هیوادارین پرۆژەکەمان یارمەتی بدرێت و بتوانین بکەین بە شتێکی عام و خەڵک یعنی خەڵک ئیسفادی لێ بکات. لە ئایندەیە من حەزم لە ئەندازیاریە، حەزم لە ئیشکردنەیە و زۆر یعنی خۆم بۆ شتانەوە خەریکەکەم و زۆریش هەوڵێم یعنی جاری دانیشم بەس بۆ ئەوەی بزانم بتوانم شتێک بکەم. وەڵایی هەستێکی تایبەتی هەیە طبعاً چونکە لە ئێمە لە کۆی 400 پرۆژە زیاترە ئێمە توانیمانە گۆڵ بەدەست بێنین کە ڕێژێکی زۆر کەم تەلەبە ئەو مەدالیان بەدەستێنا. وەڵایی ئێمە ئەگەر کەسێک بۆ نمونەیە هاوکاریمان بکات ئەم پرۆژەیە بگات بە سەروتر یعنی ئەم پرۆژەیە بگات بە کەسێک سەروتر لە ئێمە و بتوانین زیاتر پەری بێبین. ئێمە شتێکی پسکۆلەمان دروست کردو یعنی بۆ بەرچاو ڕوونیەک ئەگەر ئەمە پەری پێ بدرێت ئەتوانین خزمەتێک بۆ وڵاتە بکەین. ڕاستێکی خۆشمە دەواکەم کە بتوان یارمەتی مەگە و پرۆژەی گەورەترم کرد توانێت بۆ بەشی شارەوانیوانە بەکاربێن. پێشبڕکێی نێودەوڵەتی پرۆژەکان ناسراو بە ئینپۆ پرۆژەیەکی ساڵانەی کۆلێژەکانی یونایتد ساینسە کە لە هەرێمی کوردستان بە قوتابخانە تورکیەکان ناسراون. لەم پێشبڕکێدا قوتابیانی ئەو کۆلێژانە داهێنانی زانستی لە چەندین بواری وەک فیزیا و کیمیا و بایۆلۆژی و کۆمپیوتەر ئەنجام دەدەن کە ئەمەش قوتابیان وا لێ دەکات کە هەمیشە حزریان بەرەو داهێنان هەنگاو بنێت. بەڵامەوەی جێگەی سەرسوڕمانە پاش 14 ساڵ لەم پرۆژەیە کە هەموو ساڵێک بەرپرسانی حکومەت و وەزارەتی پەروەردە بەسەر یەکەنەوە. تا ئێستا حکومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە بیرۆکی ئەوەیان لا دروست نەبووە کە پێشبڕکێیەکی هاوشێوە بۆ قوتابیانی قوتابخانە حکومیەکان ئەنجام بدەن. ڕاستی حەمە ئەمین تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ سلێمانی.